ئەمڕۆ ژمارەیەکی نوێی گۆڤاری وانەر کە گۆڤارێکی وەرزی تایبەت بە ئەدەبی جیاوانەوەی و کۆمەڵگەی پەروەردەی مارگرێ دەریەکە ژمارە سیانزەی گەڕایەوە بۆ ئۆفیسی کۆمەڵگای پەروەردەی مارگرێت لێرە پێشکەش بە ستافی کۆمەڵگای پەروەردەی مارگرێت و زۆر بەڕێز دکتۆر تاها ڕۆسیمان کرد. ئەم گۆڤارە ئەڵبەتە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەوەی کە زۆرترین نووسەری هەرێمی کوردستان جا لە دەرەوە بنیا لە ناوخۆی وڵاتیایە بەشدار بوون بۆتە سەکۆیەکی گەورە و ماڵێکی ئاودان بۆ بەرهەمی خۆماڵی و بەرهەمی وەرگێڕەکانمان و ژمارە دوای ژمارە هەوڵمان داوە کە جێگەی ڕەزامەندی خوێنەر بێ و خوێنەر چاوەڕێ بکە. بە هیوای توانی بێتمان بەم گۆڤارە کۆڵەکەی ڕۆژنامەگەری کوردی پتەوتر بکەین و خەرمانی نووسینی کوردی زیاتر گەشاوە بەر و پێشەوە بەرین. سوپاس بۆ کاک دکتۆر کە هەمیشە پشتیوانی گەورەی کارەکانی ئێمە و پشتیوانی ڕاستەقینەی دەرکردنی ئەم گۆڤارەیە لە سەرەتاوە تا ئێستا. سوپاس بۆ کۆمەڵگای پەروەردەی مارگرێتیش کە سپۆنسەری ئەم کارن و خاوەنی ڕاستەقینەی ئەم کارن. دەستان خۆش.